ئێمە ڕۆژانە هەمومان ئەگەڕینەوە بەیانی کە ئەچینە دەرەوە لەگەڵ شۆفێرەکە گەر سایەتان لای مامۆسای عزیز بێت مامۆسایان دووبارە بەخێر بن ئەوێتان کێشەوە خزمەتی دۆستانی شارە جوانەکەی هەڵەبجە زۆر سپاسم بۆ دۆستان و ئازیزانمان لێرە کە باگهێشتیان کردین کاتێک ئەچینە مزگەوتێک گوێ لە وتاری بابەت ئاڵوگۆڕ بکەین دیارە ناونیشانی بابەتەکەی بەندە بە ناوی دەستگیرۆی پێگەیاندنە لە ڕێگەی کردنە پەیوەندی خۆشکردنە ڕەنگە هەندێک جار قولاپەڵدان بێ بە تایبەتی لەگەڵ ڕێزما بە شێوەکەی ینی قولاپەڵدان بێ بۆ خانمێک بۆیە شۆفێرەکە دەسەکا بە قسەکردن لەگەڵ یا چیرۆکێکی بۆ گێڕێتەوە ئەوی هەیە لە ڕاستیا ئەم گێڕانەوانە هیچی یەک مستەوانین هەریەکان ئامانجی دیاریکراوی خۆیان هەیە کاتێک ئێمە خەوێکی گێڕینەوە مەبەستمانە هەڵێکی تەلەڤیزیۆنی بەرنامەیە کە دیسان گوێمان لە گێڕانەوەیە هەریەکە لەم گێڕانەوانەوە کە بەریەکەوین هەریەکان تەماشای ئەدەبیاتەکەین ڕیوایەت و گێڕانەوە ئەرکی زۆر قوڵتر و دیارتری هەیە لە شێوەی ئەدەبیاتی